سڵاوتان لێبێت. بێگومان هەموو مرۆڤێک کاتێک بۆ ماوەیەکی زۆر لە ژینگەیەک دەمینێتەوە و بەردەوام کارەکانی ڕۆژانەی وەکو ڕۆتینێک لێدێ جاروبار پێی خۆشە ئەم ڕۆتینە تێک بشێنێ و بچێت لە لایەکی تر چەند وەختێک بەسەر ببە. مەبەستی منیش لێرە گەشتکردنە، واتە کاتێک کە تۆ شوێنی ئاسایی و ژیانی خۆت بەجێ هێڵی دەچیتە شوێنێکی تر بۆ ئەوەی هەست بە خۆشیە بکەی یان تۆزە لەو ڕۆتینە دوور بکەیتەوە کە ڕۆژانە خۆت و خێزانەکەتی پێوە سەرقاڵ کردووە و کاتێکی واتان نییە پێکەوە بەسەر بن. هەندێک جاریش گەشتکردنەکە مەبەستی تری تێدایە، وەکو ئەوەی کە لە ئێستادا مسلمانان ڕوو لە ماڵی خوا دەکەن بە مەبەستی بەجێهێنانی فەریزەی حەج. بۆیە ئێمە دەمانوێت لەم بەرنمەیە باس لە کۆمەڵێک ڕێنمایی بکەین کە لە کاتی گەشتکردنە ئێمە بتوانین سوودی لێ بگەین و لە هەمان کاتە ئاگامان لە خۆمان و خێزانەکەمان بێ بۆی سەفەرەکەمان لێ تێک نەچێت و هەروەها بۆ ئەو کەسانی کە سەردانی ماڵی خوا ئەکەن بۆ بەجێگەیاندنی فەریزەی حەج کۆمەڵێک ڕێنمایی هەیە کە ئەویش لە دەمی برای ئازیز و خۆشەویستم دکتۆر عەبدوڕەحمان نووری دەبیستین کە ئەو پسپۆڕی نەخۆشیەکانی هەناو و دڵە و زانیاری زۆر باشمان دەربارەی ئەو کەسانی کە دەچنە حەج و ئەو کەسانی کە ڕۆژانە سەفەر دەکەن بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش لەگەڵ خۆیان و خێزانەکانیان. بەڵام دکتۆر عەبدوڕەحمان سەرەتا هاوکارانم چوونەتە بنکەی تەندروستی محەممەد باجەلان لە ناو شاری هەولێر. لەوێ کۆمەڵێک ڕێکار و کار بۆ ئەو کەسانە کراوە کە دەچنە حەج کۆمەڵێک کوتان و شتیان وەرگرتووە با بزانین لەوێ هاوکارانمان چیان بۆ ئامادەکردوون پاشان دەی پرسیارەکانمان لەگەڵ دکتۆر عەبدوڕەحمان. من یەکێکم لەوانەی کە ئیشەڵڵا خوا بکاتە قسمت بەتەمای بۆ مەراسیمی حەج بڕۆین یەکێکم لەو هاوڵاتیانە هاتوین بۆ ئەوەی تەبقیع بکەین لێرانە ئیشەڵڵا ئەگەر خوا بکاتە قسمت دەڕۆین ئیشەڵڵا. خەڵکێکی زۆر کۆ دەبێتەوە لێوێندە کە چەندەها ملیۆن نەفەر دێن لێوێندەردا چەندەها ڤایرۆس بڵاو دەبێتەوە بە تایبەتی لە ڕێگەی دەوە کە لە ڕێگەی هەوا دەگوازرێتەوە. بۆیە ڕێنمای خەڵک دەکەم کە بێن بۆ ئەم بنکانە بۆ لێدانی ئەم تەڵقیعە کە هۆکاری زۆر باشە بۆ ئەوی خەڵک تووشی نەخۆشی نەبێ، یعنی بەخێر و سەلامەتی بچن بەخێر و سەلامەتی بێنەوە بەبێ نەخۆشی و بەبێ بەڵە. ولا لەبەرەوەتی هەکادەر زندێ بدەن و لۆ مەسرعاتی خۆن و لۆکم مەسرعاتی ملەتەکەینەوە تووشی کارەسات و دەروەوە لێک بگەنەوە ناو تەیارەی عالەمەکی زۆر سواری تیارە دەبی لە بە سعودیەش خراپە لۆ خۆشن هەخراپە لۆ مەسرعاتی ملەت چێتەوە نەو دەرزێ ئەدەن لەگەنال و ئەلێ ڕۆژانە لە پێشوازی ئەو حاجانە داین کە دێن فەریزەی حەجی ماڵوخوا دەکەن پاشەوەی کەوە کوتانیان بۆ دەکرێت و دەفتەری تەندروستیان بۆ دەکرێتەوە ئێمە چەند ڕێنمایشیان پێ دەدەن. ڕێنمایەکان چەند خاڵێکە لەوانە کە دەچنەوێ ئاگاداری خۆیان لە گەرما لە خۆششتن لە نینۆکردن لەو کاتی کە گەرما دەستنە دەرێت سەیوان بەکاربێنن و نینۆکردن و ئەوشتانە زۆر ئەگەن لە خواردنی کۆنا بەڕاستی و ئەو کەسانی کەوان نەخۆشی درێژخایەنیان هەیە وەک سوکەری و زەخت و نەخۆشەکانی دڵ پێویستە عیلاجی 2 مانگ لە خۆیان بدەن. سێ جۆر دەرزی بەکاردێنین کوتانیان بەکاردێنین لە بۆ حاجەکان. یەکەمیان دوانە لە خەناق و گوزاز پێکاتێن. خەناق لە بۆ هەوکردنی گەروە، گوزازش لە بۆ برین و خوا نەخواستە حادسەی سەیارە و برینەکان پێویستە. دومیان ئەنفلەوەنزایە، ئەنفلەوەنزاش لە بۆ هەوکردنی سیەکان و نەخۆشی هەڵامەتە. سەحای دەماکشمان هەیە، سەحای دەماکش لە بۆ هەوکردنی پەردەی مێشکە کە ئەو نەخۆشیانن بەهۆی هەواوە دەگۆزرێنەوە لە نێوان حەجاجەکان. دکتۆر عەبدوڕەحمان دووبارە بەخێر بێی. زۆر سپاس دکتۆر هەست. طبعاً هاوکارانم چوونەتە ئەو بنکە تەندروستیەوە کە لەوێ کۆمەڵێک پشکنین و یان بڵین ڤاکسین بۆ ئەو کەسانە دەکرێت بە حەج دەکەن. بەڵام سەرەتا دەمەوێت لە زاری پزیشکێکی نەخۆشیەکانی هەنا و لە کەسێک کە ڕۆژانە هاوڵاتیان دەبینێ بزانم ئێمە بۆ گەشت دەکەین، گەشت بە شێوەیەکی گشتی
ینی تەنها هەر حەجنا ینی ئەوکو ئەوی کە ڕۆژانە لە هاوڵاتیانی هەرێم لە حدودەکان و لە فڕۆکەخانەکانەوە بە تایبەتی لەم وەرزەدا کە هەموو مەکتەب خلاص بووە و فەرمانبەرەکان توانن مۆڵەت وەربگرن گەشت چی لە ژیانی ئێمە دەگۆڕێ؟ طبعی سەفەرکردن زەرورتێکی ژیانە بۆ دوورکردنەوە لەو ژینگەی کە ڕۆژانە ینی ئێمە تێداین دوورکەوتنەوە لەو ڕۆتینیاتە بەسەربرنی کاتێکی زیاتر لەگەر هاوڕێکانت بی لەگەر ماڵ و منداڵی خۆت بی بینی شوێنی نوێ بینی کەلچەری نوێ و هەروەها بۆ ئارامکردنەوە لە دەرونی ئەو کەسە بەڕاستی ڕاستە ینی کەواتە لە ڕووی دەرونیەوە سوودی هەیە و بە هەمان شێوەش لە ڕووی جەستەیی ئەو کاتێک کە تۆ چتە شوێنێک هەوایەکی تازە هۆرمۆنی زیاتر نوعێک و بۆ ئەو کەسانش بەتابەتی کە سەفەری حەز دەکەن ئەو سەفەرێکی ڕۆحی زیات ینی زیاتر ینی دەستن بە تایبەتی زیاتر ئەوانەی کە حەزی لێ زۆر باشە ئێمە کاتێککە گەشتەکەین بێگومان کە ئەو ژینگەیە دەگۆڕدرێ سەرڕای ئەوەی کە پێویستیەکە و لە ناخەوە حەزمان لێ ئەو کاتێکی خۆش لێ بەسەر ببین لە هەمان کاتە زانستی ئێستا دەڵێ ئەو ژینگەیە کە دەگۆڕی لە ئەو ژینگەی تر لەوانەیە کۆمەڵێک گۆڕانکاری فسیۆلۆجیش لە جستە ڕوودا چین ئەوانە زیاتر کە مەسن لە ڕووی جستەیەوە ئێمە لە کاتی گەشتکردن ڕوودەدا بەتاکیید ینی ئەو شوێنی کە تو تێدا دێتە شوێنێت لەی گەرمی گۆڕانکاری بەسەردادی بۆ منە ینی یان بەرەو فێنکتر دەڕوا سارتە دەڕوا یان بەرەو گەرمتر دەڕوا بۆ ئەگەر زۆر گەرم بی مەسەر ئارەقەی زیاد دەکات تیشی ڕۆژ زیاتر بەرکەوتنی زیاتر دەبی و لەوانێ ئەوە لە ڕووی ئاو هەوا بەڵام خواردن دەگۆڕێ زۆری خواردنەکە دەگۆڕێ لەوانەیە تووشی خواردنی پیسبی تووشی خواردنی دانە پۆشراوبی و هەمان کاتە لەوانەیە کۆمەڵێک میوە و خواردنیش بخۆی کە لە لای تۆ نەبێت ئەوەتە بەس چییە دەبێت ڕێکارەکان بزانین چی لێ دێت زۆر باشە ئێمە ئەگەر ئێستا بپرسین بڵین ئەو کەسانی کە گەشت دەکەن کە دەچنە شوێنێک چەند کۆ ئەندامێکیان ئەگەری هەیە کە تووشی کێشە بن کو لێرە هاوکارانم ئاماژیان پێکردو بۆ نمونە کۆ ئەندامی هەناسەمان تا چەنەکەوێتە بەرمەترسیەوە بە ئەگەر نمونە بە کەسێک بێنینەوە کە ئێستا حالیان سەردانی ماڵی خواکا و لەوێت تێکەڵی ملیۆنان کەس دەبێت بۆ ئەنجامدانی فەریزەکە کۆندامی هێناسە بە دوو شێوە تووشی هەوکردن دەبێت بەشی سەرەوەی و بەشی خوارەوەی بەشی سەرەوەی لە هەمویان باوترینە لە شکلی با بڵێن ئەنفلەوەنزا یان کۆخە و پەسوکە ناوخۆمان ئەمانە بەشی سەرەوە شتێکی وانە بەڵام نەخۆش ینی ئەو کەسێک کە سەفەری کرد ماندووی دەکات بەڕاستی شتێکی زۆر گرنگ نییە بەڵام ماندووشی دەکات تووشی ئازاری دەکات تووشی کۆخەی دەکات تووشی ناڕەحەتی دەکات بەشی خوارەوەی تۆزێک پرسناکترە نەخۆشەکە تووشی سنگێشە دەبێت تووشی کۆخە و بەڵغەم دەبێت لەوانێ خوێن تێداوی لەوانێ پێویستی بەداخلکردن هەبی زۆر باشە ئەگەر ئێمە ئێستا بپرسین بڵین ئەو نەخۆشیانەی کە ڕۆژانە لای ئێمە ڕوودەدا یان کاتێک کە گەشت دەکەین یان مەسەن لە شوێنێکی وەکو مەکە یان ئەو شوێنی کە حاجیەکان بەردەوام تێکەڵبوونیان هەیە لەمەوەی ئەم چۆن ڕۆژێ لەوێ دەمێننەوە ئەوانی لە کۆئەندامی هەناسە ڕوودەدا چین ئەو میکرۆبانە زیاتر و شێوازی نەخۆشیەکان ئەگەر پێمان بڵێ چۆن بزانن تووشی ئەو نەخۆشیە بوون چیان لێدێ لەو کاتەیە و پاشان چی بکەن بۆی توش نەبن وەگوتم بەشی سەرەوەی کۆندامی هەناسیان ڕێڕەوی هەناسە لە شکلی هەڵامەت ئاو لە لوتو دێتە خوارێ یان کۆخەکی وشی دەبێت یان سەرێشەکی دەبێت یان تایەکی نزمی دەبێت بەتاکیل لە نەتیجەی تێکەڵبوون بە خەڵکی ترەوە کە لەوانەیە ئەسڵ نەخۆشەکەی هەبوو پێشترێ شتێکی زۆر گرنگ نییە بەڵام پێویستی نەخۆشەکە پێویستی بە ئیسراحەتێکی کاملە پێویستی بە خواردنەوە شلەمەنێکی زۆرە وان دەزارش ئازار ئەمە ئەگەر هاتو تووشی ئەو هەڵامەتە بوو لە کاتێککە توش فەریزاک باش ئەگەر چۆن بزانێ دیوی ژوورەوەی سیەکانی هەوو ئەمەوتت ئاماژەت پێکرد ئێستا ئاماژەرسیدارترە کۆخە لەگەڵی و بەڵغەمی لەگەڵی بەڵغەمەکە ڕەنجی دەگۆڕە لەوانەیە خوێن تێدابی ئارەقەی دەکات سنگی دێشێت و تەنگە نەفەسیش دەبێت و ئەگەر پێویستە بە زووترین کات سەردانی ئەو تیمەی خۆی بکات لەوێ وەکو پزیشک یانیش سەردانی نەخۆشخانە بکات کە لەوانەیە احتیمالەشی زۆری هەیە پێویستی بە داخلبوون هەبی پێویستی بە ئەنتیبایۆتیک بابرێن بە دەرمانی التیهابات یان باش هەبی چی بکەین بۆی تووشی ئەم حاڵەتە نەبین بەتاکید بۆی کۆندامی هەناسەمان بپارێزین بەتاکید ئەوانەی زیاتر معڕەزن لەو نەخۆشیە با بڵێن پیرەکانن یان گەنجێک کە نەخۆشێکی درێژخایانی هەیە ئەو وا باشترە
ینی ئەگەر بکرێ مەجای هەبی لە هەموو کاتەکی نەچی بۆ ئەداکردنی فەریزەکانی با بڵێن ئەگەر لە حەجبی هەندە کاتێ زۆر قەڵباڵغا یان هەندە کاتێ تیشتی خۆر زۆر لێ نزیکە و زۆر گەرمە پلەکانی گەرمە وا چاشە بە بەستنی دەمامک ڕێژەی توژبوون بەو نەخۆشە زۆر کەمتر ینی باشتر وایە دەمامکەکە بەست کە ئەمە لە ڕووی ئاینی شویت کێشێکیان بۆ دروست ناکەلەوێ زۆر باشە دکتۆرجان هەندێک کەس پرسیارمان لێ دەکەن دەڵێن کاتێک کە ئێمە گەشتەکەین یەکەم 2 ڕۆژ یان یەکەم 6 سعات یەکەم 12 سعات لەوێ تووشی زگچوون و ڕشانەوەیەک دەبین ئەم کاریگەری گەشت چییە لەسەر کۆ ئەندامی هەرسمان بۆ ئەمەلێت توژبوون بە زگچوو یا ڕشانەوە لە کاتی گەشتکردنیان لە دوای گەشتکن بۆ ماوەکەی وەکو پێ دەڵێن سکچوونی گەشتکاران یان سەفەرکەران ئەوە شتێکی کاتیە لە نتیجەی گۆڕینی ژینگەکەیە یانیش لە نتیجەی توشبوون بە خواردنێکی ناتەندروست یان ئاوێکی سەرچاوەکەی دیار نەبێت یانی نەچەی ینی کەسەکە ئاگای لە پاک و خاوێنی خۆی نییە دەستشتنە یان ئینۆکردن یان هەر زۆرشتر بێگومان کاتێک تو گەشتەکەی تەرکیزت ئەوەندەی لەسەر ڕۆگەکەت نەڕوا یان شتێکی وال احتیمال لە دەستشتان زۆر باشە بۆ ئەوەی تووشی ئەم زگچوونە نەبین ئەگەر هۆکارەکانی عکس بکەینەوە چی بکەین ئەمجارە وەک وتمان ینی پاراستنی پاک و خاوێنیەکەی پاک و خاوێنی خۆی لە دەستشتن لە حتا لە قاپ و قاساکە خۆی کە بکاری دەینی لە بەکارهێنانی ئەسە سڕ و کلێنس و هەروەها ینی پاگراوکردنی خواردنی خۆی یان ئەوەی کە لەگەڵ خۆی دەبا یان ئاگداری سەرچاوی خواردنەکەی یان ئاوەکەی بێ خۆ دەشتوانێت بپرسێ ئێستا ژیان دنیایکی ئەلکترۆنیە دەتوانێت لە ستۆڕە کۆمەڵاتیەکان بگەڕێیان بپرسێ لەو کەسەی کە چۆتە ئەوێ لەکوێ خواردنێکی خاوێنی دەستکەوتووە چێت تەجروبەی هەیە ئێستاش لە زۆربەی ئەو ڕێستورانتانەی کە لە دەرەوە هەیە هەمووی بێگومان لە بنیەوە خەڵک باسی کردووە کە چۆن بۆ چۆنە بۆ یعنی کەواتە پێویستمان بۆیە گرنگێکی زیاتر بین بە تەندروستی خۆمان جگە لەم زگچوونە لە چیتر ڕوودەدا لە دامی هەرسکردن با پێ بڵم ئەگەر لە حاڵی ڕوودانی ئەو زگچوونەش چی بکانە خۆشەکە ئەوەش مهمە ینی پێویست بەشتە چوان ناکات تەنها پێویستی بە شلەمانی ئیسراحەتێکی باش و خواردنەوە شلەمانی یان ئاو و هەندە جارە دژە ئازار ئەگەر بەکاربێنی ئەوە ئەگەر هیچ هاتەچی نەخوازەوە بەڵام ئەگەر بۆ وشک بوونەوەی جسمی بەردەواشی زکێشەکی تۆند یان خوێنی تێدا بوو پیساییەکەی ئەوە وا باشە زووتر سەردانی دکتۆری خۆی بکە یانیش سەردانی نزیکتر نەخۆشخانە بێگومان یان ئێمە هەر کاتێکی کە گەشتەکەی نەبێ بزانین لەکوێن لێمان نزیکە تەندروستی زۆر باشە ئەگەر ئێمە ئێستا پرسیار بکەین بێت بڵین بێجگە لەم زگچوونە هیچ حاڵەتێکی تر ڕوودەدا لەسەر کۆ ئەندامی هەرسمان کە شایانی باسکردن ئەوانە باوترینە زیاتر کە باسمان کرد باش کاتێک ئێمە دەچینە شوێنێک دووبارە کۆ ئەندامی پێستمان ینی کۆمەڵێک کێشەی لەوانێ ڕوودێ هەرچەندە دەزانم پسپۆڕیتۆ نییە پێست بەڵام ئەگەر پێمان بڵێ بە شێوەیەکی گشتی چی زیاتر ئەگەری هەیە کە وەکو پزیشکێک و چۆنیش خۆمای لێ پارێز زیاتر ئەوانەی کە باون نەخۆشەکانی پێست ئەوە ئەوە بە جۆرەی پێستی دەگۆڕێ پێستی ینی ئەو کەسە دەگۆڕێ پێستێکی هەستیارە یان پێستێکی تونندە با بڵێن ینی وەکو پێستکەنیان هەیە پێستی چەورە هەیە پێستی وشکە ئەوە وا باشترە ئەو کەسانی کە پێستیان زۆر هەستیارە و دەزانن لە ئەنجایم بەرکەوتنی بە تیشتی خۆر با پاسە دژە خۆر بەکاربینین ینی بۆ دژە خۆرە دەتوانێت بەشێکی زۆری ئەو ژەرانە بەشێشتر دەبی دوورکەونەوە لە کاتی کە پلەی گەرما زۆر بەرزە بۆ لە ساعت سێ بۆ لە دەی سبەینێ بۆ سێ ئێوارێ دەرچوونەکان تەختێت تەجیل ئەگەر مەجار ئەوانی حەجیش هەر لەو کاتەیە بزە ئەگەر توانی خۆی دوورکاتەوە باشتە لەو کاتانە بە کاتێکی فێنێکتر بچی ینی ئەوە گرنگی لە جۆرە خوارد هەندە خواردنێک کە لەوانەیە لەو شوێنێکە لی دەژێ هەستیاری پێهێنن نەچی نفسی غەڵەت یان هەڵە دووبارە بکاتەوە دەست بە خواردنی ئەو خواردنە بکە کە تووشی هەستیاری دەکاو لەوانێ پێستی دەستێتەوە تووشی خورشتەشی زۆر دەبی زۆر باشە دکتۆر عەبدوڕەحمان ئێمە کۆمەڵێک شتی گرنگترمان ماوە دەمانێت باسی بکەین بەڵام ناوبڕێکی کورد وەردەگرین پاشان دەگەڕێینەوە سەر بابەتەکەمان و قسە
دووبارە سڵاتان لێبێت بەردەوامی لەسەر ئەو ڕێنمایی و گرنگترین ئەو کێشە تەندروستیانی کە لە کاتی گەشتکردن یان تەنانەت هەندێک جار لە وڵاتی خۆشمان توشمان دەبێت لە مۆرزەیە لەگەڵ دکتۆر عەبدوڕەحمان نووری پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا و دڵ بەردەوامین دکتۆر گیان ئەگەر ئێستا بینە سەر بابەتێکی زۆر گرنگ زۆر هەستیار کە ئەویش دیاردەی گەرمابردنە ینی بە تایبەتی لەم وەرزەدا کە پلەکانی گەرمە زۆر زۆر بەرزە لەسەر ئەوە ئەگەر پێمان بڵێ ئەگەری توشبوونمان بە گەرمابردن لە چدایە طبیعی گەرمابردن بەس لە کاتی سەفەرکردن ڕوونادا بەرکو لە وڵاتی خۆش ڕوودا لە کاتی ئیشکردن بابن کارگوزارێکیان کارمە یان عملەک کە لە کە ڕاستە و خۆ لەگەر تشتی خۆر نزیک دەبتەوە ئەمە دەکێتە چەند بەشێک زۆربیان پلەی گەرمیان بەرز نابتەوە و پێویستیان بە چارەسەرێکی و تایبەت نییە ئەم جۆریان چۆنە ینی ئەمە پیان ڕێژەکەی کەمترە ڕێژەکەی کەمتر ینی حتا ڕێژەی ترسناچیان کەمترە بە بڵێن بوونمە بەس ماندی بوون بە شکلی ماندی بوون هەیە ینی گەرماکە وای لێ کردووە هیلاک بوو بێ هیلاکی دەکات یانیش تووشی ژانی ماسوول کە دەبێت یانیش دری لە خۆ دەبتەوە لە خۆ دەچی شاری خۆیندا دەبەزی ئەما تەنها پێویستی بە ئیسراحەتەکی و زیاترنە و لەگەر خواردنی شلەمانی و شتی تر بەڵام ئەوانی کە بە ئینگلیزەکەی پێی دەڵێن هیچ سترۆک ئەمە لە هەمیان سناکترە نەخۆشەکە تووشی سەرێشەی تون دەبی بەرزبوونەوەی پلەی گەرمیەکەی لە چل پلەی سیریزی سەر دەکەوی تووشی زگسو و ڕشانەوە دەبی و زۆر جانان تووشی لە هۆش خۆچون دەچی و مەترسی دەکەوت سەرژیانی ئەم جۆرە پێویستە بە زووترین کات بگوازێتەوە بۆ نەخۆشخانە و سەردانی دکتۆری تایبەت بکەن پێشەوەی بگەێنینە نەخۆشخانە ئەو کەسانی لە دەوروبەری بۆ نمونە کەسێک ئێستا لە حەجە و لە تەنیشتیەوە یەک لە ڕەفیقەکانی تووشی ئەم حاڵەتە بوو لێ گەرمای بەرز بۆ هیلاک بوو بڵین پاژۆی کە خەبەری تیمە پزیشکەکە دەدا کە ئەوان بێن یارمەتی بدەن تا ئەوان دێن ئەم چی بکات یەکەم خوتووە باشترە دوورخستنەوە لە شوێنێک لەو شوێنی کە لێتی کە گەرمە بەرەو شوێنێکی فێنێکتر سێبەرێک دووەم ئەگەر بتوانانی ئاوی بدەنێ شلەمانی بدەنێ و بە شتێکی ساردی بکەنەوە دەستمی سارد بکەنەوە ینی پێویستە شتێکی سارد بکرێتەوە تا دەگات زۆر جار هەیە ئەو لە شێوازی خاولیەکە یان کوبەتانیە کە بەفری تێدایان ئاوی ئەمە بۆ حاڵەتانە بێگومان تیمە تەندروستیەکان پیانە ناتوانێت هەموو کەس هەڵیگرێ زۆر باشە ئەو کەسانی کە لەبەر هەتاو ماوەیەکی زۆر دەڕۆن بۆ نمونە گەشتیان کردووە بۆ وڵاتێک کە حەزیان لێ بە پێیان بڕۆن و هەندێک شتیان بکڕنیان بۆ نمونە ئەو کەسانی کە لە ماڵی خوان لە حەجن لە مەکەن مەسافەیەکی زۆر دەڕۆن بە تایبەتی لە کاتێکە کە هەتاوی نیچە دورگەی عەربی لەگەڵ هەتاوی وڵاتی خۆمان زۆر ئەو کەسانە نەهاتوون ئەو شەکەت و ماندووبوونی کە لە ئەنجامی ئەوەیە چی ئەتوانن تۆزە لە سەرخوانی کەمکەنەوە وا باشتە زوو ئیسراحەت بکەن هەردەم ئاو خۆنەوەیان ئاویان لەگەڵ خۆیان بی و حتا بتوانن لە شوێنە گەرماکان دوورکەونە با بڵێن بە وەختی وسی تازە ئاماژەم پێ کرد کە وەختی پلەی گەرما بەرز دەبێتەوە لە ساعت دەیسمەی تا سێی ئێوارێ لەو کاتانە خۆیان بە دوور بگرن لە تیشتی خۆر و زوو ئیسراحەت بکەن لە شوێنێک دانیشن پێڵاوی خاص ینی با بڵێن ئەتا زیاتری یارمەت دەربێت لەبەوەی بتوانانی ینی بتوانانی بە شکلەکی بەردەوام بتوانانی بەردەوامدا بە ڕۆژنەکەی خۆی بە سەفەرکی خۆی زۆر باشە ئەی ئەگەر باز لە ئەو گەرمایە بکەین کە پەیوەندی هەیە بە وشکبوونەوە چۆن ڕێگری لە وشکبوونەوەی کە ئەوی لەم وێنەیە پیشان دەدرێ ڕێگایەکی تەندروستە یان ناکە ئەگەر ئێمە بەردەوام ئاو بەسەرمانە بکەین و یان بیخۆینەوە تەمە ڕێگاچێکە تەندروستیش تەندروست بیانەوەی بەڵام ناکرێت هەردەم هەروابی لە سەفەرکردن ئێستا لای خۆشمان لە وڵاتی ئاوی وڵاتەکەش بەشت ناکە دەتوانی شتێکی تەڕ بەسەر پشتی داداوێ مەسەر لەکنە خۆمان ئێستا عملەکان کە ئیش دەکەن لەسەر خانووە شتێکی وا دەکەن یان ئەوان جوان ینی ئێستا ئەم کاکەیە دوانێ جارێک وا بکات دوو جارە بکە بەڵام خاولیەکی تر بە بەستەریە و وا باشتر تەڕێکە زۆر باشە ئەو فکرێکی باش بوو ئەو هیوادارم ئەوان بەدڵدا زۆر باش ئێستا ئێمە بابین بە شێوەیەکی گشتی باس لە ڕێنمایی هەندێک ڕێنمایی تێدایە بۆ نمونە کەسێک کە گەشتەکە بۆ حەج کەسێکی لەوانێ بچێتە وڵاتێک کۆمەڵێک نەخۆشی تری تێدا بێ لەم ڕێنماییانە ئەگەر بۆ نمونە
لەسەر کوتان بۆ ما باس بکەی چ جۆرە گەشتێک پێویستی بە کوتانە و چه پێویستی بە کوتانە بەتاکیت ئەوانە کە سەفەر دەکەن دوو جۆرن یان هەیە گەنجە و نەخۆشی دێشخانی هەیە یانیش بە ساڵات سووە تەمان ئەوانە زیاتر معڕزن تووشی نەخۆشی گواستراوە بن لە ڕێگی کۆندامی هەناسەوە یان هەر باشیان لە ڕێگەی پێستەوە وا باشە ئەوانە سەردانی بکانی تەندروستی بکەن کە تایبەتن بە کوتان بۆ پاراستن بۆ نەخۆشی بابرێن التیهاب سەحایە یان ڤایرۆسی ئینفلۆنزا ڤایرۆس هەوکردنی کۆندامی هەناسە ئەمانە ڕێگەیان لێ دەگیرێ ینی بەڕێژەکی باش زۆر چونکە خۆ دەزانی بۆ نمونە لە حەج ئەو هەموو خەڵکە زۆری لێ هەر یەکە و نمونەیەکی لە ڤایرۆسەکەی خۆی هێناوە لەوانەیە هەیە بەخۆی دێت کە دێتە سەفەرەکە لەوانەیە ئینفلۆنزایەکی هەبێت احتیادی لەگەڵ خۆی تۆزێکی بەنیسبەت ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە چەند دەرمان لەگەڵ خۆیان بەرن لە شووا هەڵیگرن دەرمانەکە پێش هەموو شتێک پێشەوەی کە یەکێک سەفەر دەکە حتا بۆ حەزیش نەبی لە بۆ هەر شوێنشکردن وا چاکە مانگێک زووتر یان هەفتەك زووتر یان چەند ڕۆژێک زووتر سەردانی پزیشکی پسپۆر تایبەتی خۆی بکە مراجعەی هەبوو دەرمانەکانی لەگەر بکاتەوە بزانی چ پێ چ بکە و لە کاتی ئەگەر وداوەچی نەخوازرا و چ بکە و چ نەکا و بزانین حەبەکان چۆن وەگرێ و چۆن نەبێت ئەو یەک دووەم ئەگەر بکرێت مادەم سەفەری حەز تۆزێک دوور درێژتر لە سەفەری تر لەوانێت سەفەری گەشتارەکان تەنها بۆ هەفتەیەک بەڵامەوە بۆ مانگەکە وا باشە هەبوو دەرمان بای مانگێک ئەگە بکرێت زیاتریش لەگەڵ خۆی بە چونکە لەوان لە کاتی ئەو دەستەوێ پێویستی پێبی لەو دەوی بەدەست ناکەوی هەبی بەڵام ئەو دەوی بەدەست ناکەیت ینی باشتر وایە هەندێک زیاتریش بە دنیای لێون بوونیەکە دنیا بۆ ئەو تیمەی کە لەگەڵیشانەوە بزان پێویستە ئەو زانیاریان هەبێت زووتر ئاگدار بکەینەوە لە شکلی بابرێن پمپی ڕەبۆ یان دەرزی ئەنسۆلین ئەوان ئاگدار ئەوەی خاصی لەگەڵی بی هەردەم لەگەڵی تیمە تەندروستیەکانش بێگومان خۆیان کۆمەڵک دەرمان و پێداویستیان پێ کە لایەن وەزاری تەندروستی ئەمە دەکرێت زۆر باشە هەندێک شوێن هەیە دوورە دوور ینی ئێمە ماوەیەکی زۆر دەمێنینەوە لە ناو فڕۆکە مەترسی ئەو ماوە زۆرە لە ناو فڕۆکە هەیە یان نییە لە ڕووی تەندروستیەوە و چی بکرێ 6 ساعت زیاتر 8 ساعت زیاترە لەوانەیە تووشی مەینی خوێنەرەکانی هەردوو قاچەکانی ببی کە لەبەرەوەی زۆر دانیشتون لەبەر زۆر دانیشتنی وا باشترە ئەگەر ینی پیاسەی بکە ئەگەر بکرێ ینی مەجاڵی داوی باشتر یان بێگومان ئەو فڕۆکانە مەجای ئەوی تێ قاچەکانی بکە یان قاسی دێژ بکە بتوانی یان بڵندی بکە باشتر یان دووسێ جاریش هەستە ئەگەر پێویستی بە توالێتیش نەبوو بەس هەر دەموچایەک بگەڕێتەوە بە تایبەتی بۆ ئەو کەسانی سەفەر درێژەکان 6 ساعت زیاتری باڵێن 4 ساعت یا 8 ساعتە ینی کە تەمەنیان زیاتریان بۆ نمونە ئافرەتی هەشە نەخۆی ئافرەتی پڕە ینی حتا نەخۆشی هەیە نەخۆشی دڵی هەیە کە نەتیجەی ینی مەینی خوێنبەرەکان ڕاگبوونی خوێنبەرەکان کە زۆریش معڕەزەکە قاچەکانی دیسان تووشی مەینی خوێنبەر بیان خوێنەرەکانی زۆر باشە دێمە سەر خاڵێک کە لەوانەیە ئەمە دوا خاڵ بێ لەم بەرنامەی باسی بکەین باسی خاوێنی دەکەین ئێمە هەمومان لە ماڵی خۆمان مرتاحین تەنانەت خاوێنی خۆمان بە ڕێکپێکی ڕدەگرین تەنان میکرۆبەکانی ناوماڵی خۆشمان لەگەڵمان بوونەتە برادر بەو شێوە تووشی نەخۆشیمان ناکە بەڵام ئێمە کە سەفەر دەکەین میکرۆبەکان گۆڕاوە شوێنەکە گۆڕاوە چۆن ئەم خاوێنیە دەپارێزرێت بەڵێ وەک لە راپۆرتەکە ئاماژەی پێکرد یەکێک لە براخشکان ئاماژەی پێکرد کە نینۆچی بکە لە پاش هەر خواردنێک دەستی بشەوە کە ڕێنمایە عامە بەڕاستی هەمومان دەزان بەڵام چەند شتێک هەیە لەوێ دەبی زیاتر ئاگداری بی کاتی توالێت وێ بۆ گشت خەڵکی بەکاردێ یانش حتا ئاوە لە ناو دەفرێکی ئاوە ئەو ئاوە لەوانەیە خۆی پیس بێ ئەو ئەگەر حتا ناو بتڵیش بی ئاوەکە ناو بتڵی بەڵام ئەو ئاوەی دەوری دەفرەکە خۆی دەبتەوە پیسە کە ئەوەش کە دەیخواتەوە ئەو کاتی لەوانێ تووشی بەسەدان ینی بە چەند نەخۆشێک بکات کە ئەمەش لەوانێ هەر لەو کاتێک کە لە ناو فڕۆکە خانەکەی سەر دەکەوێت کاتێک گەچێتە ناو فڕۆکەکەەوە ئەو مێزەی خواردنەکەی لەسەردا ئەنێ ئەمانش هەمی لە ڕووی زانستی ئازام دەرکەوتەوە کە ڕێژێکی زۆر میکرۆبیان پێ چکە خەڵکێکی زۆر هات لە ناو خۆشمان کە دەفرەچاندانە پڕی ئەو ئاوە بۆ سارکردنەوە بەکاردێن بەڵام چیتدا بتڵی ئاوی تێدا ئەو بتڵ ئاوە بە خۆی پیس دەی بەو ئەوەی کە لەناو دەفرەکەدا ینی ئەو دیاردەیەکی زۆر زۆر زانژێرە ئێستا ئاماژ سەرچاوتەکان ئاماژە بۆی دەکەن کە نەخۆشی ماڵتا و گرانتا ینی ئەوە ڕێگەیەکی سەرەکی بۆ گواستنەوەی نەخۆشی هیوادارین ئەو کەسانی کە بەو شێوێ ئاو خواردنەوە گازی و شتەکان دەفرۆشن باشە ناو
سەلاجەبی باشترە زیاتر پاکتەلەوەی کردنەوە دەفرێک بۆ سارکردنەوە بۆ بەکارێت. دکتۆر عەبدوڕەحمان نووری پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناو دڵ ئەزیەتمان زانیاریەکانە زۆر بەسوود بوون. هیوادارم گەشت بکەن کاتی خۆش بەسەر برن ئەو کەسانی کە ئێستاش سەردانی ماڵی خوددایان کردووە ئەو تێبینیانی دکتۆر عەبدوڕەحمان زۆر گرنگ بوون و هەروەها هەوڵ بدەن تیمە تەندروستیەکانی خۆتان بناسن بازانیاریان هەبێت لەسەر ئێوە بۆی بتوانن لە کاتی خوا نەخواستە حاڵەتێک کە ڕوویدا بە تایبەتی بڕێکی زۆر بەشێکی زۆر لە ئێوە تەمەنیان لەسەر و 50 ساڵیەوەیە کە ئەگەری ئەویان هەیە زیاتر تووشی کێشە تەندروستیەکان هیوادارم چ ئەوانەی بۆ گەشت و سەیران چوونەتە دەرەوە و چی ئەوانیش کە سەردانی ماڵی خۆیان کردووە هەموو پێکەوە بە سەلامەتی بگەڕێنەوە و کاتێکی خۆش بەسەر بەرن ئێوە شەرتە.